ئەوانەی دوێنێ زێڕیان کڕیوە ئەمڕۆ بە 30,000 دینار خێر دەتوانن بیفرۆشتنەوە. ئەوانەشی تازە بۆ کوزاوان مەگەر بە مسقالی کەمتر ڕێک بکەون و زەوازەکەیان دەست پێ بکەن. نەک خەڵک زێڕینگرەکانی شویان لێ هاتووە لە بەرزی و نزمی نرخی زێر تێناگەن. حاجی فەرهاد عارف زێڕینگرێکی ناوداری بازاڕی هەولێرە بە 960 سواری وت دوێنێ زێڕی عیار 21مان بە 920,000 دینار فرۆشتوە، بەڵام ئەمڕۆ 940,000 دینار دەیکردنەوە. بەمەش زێر بۆ ئەمڕۆ 30,000 دینار چۆتە سەر نرخەکەی و وای کردووە خواست بۆ کڕینی کەم بکات. بە پێچەوانەوە ئێستا زێڕی عیار 9 خواستی لەسرە و بازاڕی گەرمە، چونکە نرخەکەی کەمە و مسقالێکی لەسەروی 400,000 دینارەوەیە. لەبارەی مامەڵەیان لەگەڵ کاچی زاوا و بووکەخانەکانیش ئەو زێڕینگرە دەڵێت چەندین جار بووکوزاوە هاتوون، ئێمە ڕێکمان خستوون. گۆڕانکاری نرخ کارێکی کردووە، ئەو بڕە پارەی پێشتر 10 مسقالت پێ ئەکڕی، ئێستا دەتوانی بە تەنیا 5 مسقالی پێ بکڕی.